لە سایەی حکومڕانی پارتی و یەکێتی و لە پاڵ قەیرانە جۆراوجۆرەکانی هەرێمی کوردستان قەیرانی کارەبا یەکێکە لەو قەیرانانەی کە بە درێژایی حکومڕانی کوردی بەرۆکی هاوڵاتیان بەرنادات. لە سەرەتای وەرزی زستانەوە ژمارەیەکی بەرچاوی گەڕەکەکانی سلێمانی بە تایبەت گەڕەکە میلیەکان شەوانە بەشێک لە ماڵەکان کارەبایان نەبوو. کاتێ پەیوەندیان بە بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانیەوە دەکرد و دەیان پرسی بۆ بەشێک لە ماڵەکان کارەبایان هەیە و بەشەکەی دیکە نیانە. کارەبای سلێمانی پێی دەوتن سەرە محاویلەتانە. بەمەش دۆخی کارەبا گەڕایەوە بۆ نزیکەی 10 ساڵ پێش ئێستا و جارێکی دیکە هاوڵاتیان بە سەرە محاویلە شاد بوونەوە. بەڵام ئەم جار جیاواز لە جاران لە جێگەی شەوێک لە هەفتەیەکدا 2 شەو لە هەفتەیەکدا سەرە محاویلەیە. ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی کۆبوونەوەی ژمارە 56 خۆی ئەنجامدا و دوای گفتوگۆیەکی چڕوپڕ سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەیاند کەمی کارەبا هۆکارەکەی پێنەدانی غازە لەلایەن حکوومەتەوە بە وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا. یەکێک لەوە کارە گرنگەکانەوە بوو کە کەمی کارەبا نەبوونی غازە دابینکردنی غاز و گازە بۆ ویزگەکانی بەرهەمهێنانی کارەبا لە سنووری پارێزگای سلێمانی. بۆیە ئێمە لێرەوە جارێکی داوە لە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەتی کارەبا دەکەین کە هەوڵێکی زیاتر بدرێ بۆ ئەوەی پێداویستیەکانی بەرهەمهێنانی کارەبا دابین بکرێ. بەڕێوەبەری کارەبای سلێمانیش سەرە محاویلە بۆ خراببوونی فیدەرەکانی کارەبا دەگەڕێنێتەوە. بابەتی سەرمەحەویلەیەمە لە سەدا 20 بۆ 25 شاری سلێمانی سەرمەحەویلەی هەیە. ئەمەش بۆ ئۆڤەرلۆدی فیدەرەکانمان نەگەڕێتەوە نەک مەحەویلەکان. دیارە ئێمە لە قەیرانی دارایی نەماتوانیوە وێزگەی زیاتر وێزگەی دابشکردنی زیاتر لە شاری سلێمانیە دابنین کەەوە بە بودجەیەکی گەورە ئەکرێت. ئەو فیدرانی کە هەمانەرە و فیدرێ و هاوڵاتیان زیاکەن و هاوبەشەکانمان زیاکات بۆیە لەسەر نفسی فیدر لەوانەیە ساڵانی پێشوو چەند هەزار ماڵی هەبووە ئێستا دووقات و سێقاتە بۆیە چارمانیە تەنها بێ بە سەرمەحەویلە چارەسەری بکەن. کارمان بۆ کردووە ئەو پلانانی کە بۆ میشە هەیە دیارە درێژخایانن بە مانگ و دوومان ناکرێ لە ڕۆژهەڵاتی سلێمانی کێشەمان زۆرە لە ڕۆژانی داهاتووە ئیشەڵاوە چارەسەرە بێت. لەو گەڕەکانەی تر کە هەیە تەنها هەژارنشینین بەڵکو ئەم حاڵەتە هەموو فیەکانی خەڵکی گرتوێتەوە لە گەڕەکە هەژارنشەکانە لە هایکۆس و لۆکەسەکانیشایە. لەبەرەوە پلانمان هەیە ئیشەڵا ئەم ساڵ نیوەی ئەو کێشانە چارەسەرەکەین و ساڵی داهاتووش بەکردنەوەی چەند وێزگەی لە پارێزگای سلێمانی بەڵکو ئەوش چارەسەر بێ کۆتایی بێت. ئێمە بە ڕاستپاردەکانی خۆمان دەدەین بە ئەنجومەنی وەزیران بۆ دابینکردنی پێداویستیەکانی بەرهەمهێنانی وزگەی کارەبا لە سنووری پارێزگای سلێمان. ئەو کارەبایە کاتە 24 ساعت لەکوێوە هاتوو لەکوێ سوتەمەنیەکەیە. 28 ساڵە بەرپرسانی حزبی و حکومی یەکێتی و پارتی بەڵێنی چارەسەری قەیرانی کارەبا دەدەن. هەندێکیشیان باسییان لە هەناردەکردنی کارەبای هەرێم بۆ دەرەوە دەکرد. بەڵام لە ئێستادا سەرە ڕێ ئەو کاژمێرە کارەبایانی مۆلی داهلەکان دابینی دەکەن کارەبای حکومی لە قەیرانێکی قوڵدایە. وەک چاودێرانی شاماژەی پێ دەکەن هاوڵاتیان باجی بێدەنگی خۆیان و بێویژدانی بەرپرسانی هەرتم دەدەن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.